لا یەکێک لە گەڕەکەکانی شاری کەرکووک گەنجێک لەلایەن دوو هاوڕێی نزیکی خۆیەوە دەکوژێت. وا دیارە کاتژمێر 11 بۆ 12 شەوی ڕابردوو لە گەڕەکی سەمەحودینی شاری کەرکووک سێ هاوڕێ لە نێو ئۆتۆمبیلێک دوایەوەی کە لە سوحبەتێکەوە دەمەقاڵەیە دروست دەبێت لە نێوانەوە سێ هاوڕێ دواتر شەڕ دروست دەبێت لەلایەن دوو هاوڕێەوە بە چەقۆ بەلەدانی چەند چەقۆیەک یەکێک لە هاوڕێکان بە سەختی بریندار دەبێت و دوای ئەوەی کە خوێنێکی زۆری لە دەڕوات و دەگەێنرێتە بە نەخۆشخانە لە کاتژمێر سێی شەو بەداخەوە گیانە دەستدات بەهۆی سەختی برینەکەیەوە. دیارە دەست بەجێ لە دوای ڕووداوەکە بە فەرمانی فەرماندەیی گشتی پۆلیسی کەرکووک و بە سەرپەرشتی عەقید عیسان بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی کەرکووک توانرا هەردوو بکوژەکە دەستگیر بکرێت و دوای لێکۆڵینەوەی ورد دانیان بۆ ناوە کە تاوانەکان ئەنجام داوە. ئەوەی کە جێگەی باسە کوژراوەکە تەمەنی 45 ساڵە و دانیشتووی گەڕەکی خەزرای شاری کەرکووکە. ئەوەی کە لە میدیاکان بڵاو کرایەوە کە وەگوایە ئەو گەنجە ڕفێنرا بێت یاخود ڕووداوێکی تیرۆریستی بێ، نەخێر ئێمە وەکەوەی کە لە سەرچاوەیەکی ئەمنی دەستمان کەوتووە ڕووداوەکە بەو شێوە بووکە بە بینەرانی پایتەخت میدیامان گواستەوە سێ هاوڕێ لە نێو ئۆتۆمبیلێک دوایەوەی کە سوحبەت و گاڵتە لە نێوانیان دروست دەبێت دواتر دەمەقاڵێ دروست دەبێت. دوای دەمەقاڵێکەوە بەلەدانی چەند چەقۆیەک یەکێک لە ئەو کەسانی کە لە نێو ئۆتۆمبیلەکە بووە بە سەختی بریندار دەکرێت و دوایەوەی کە بۆ ماوەی نزیکەی سێ کاتژمێرێک لە نەخۆشخانە دەمینێتەوە بەهۆی سەختی برینەکەیەوە گیان لە دەست دەدات.